جیاواز لە ساڵانی ڕابردوو بەهۆی بوونی ڤایرۆسی کۆڕۆنا لە دەستپێکی ساڵی خوێندن کۆمەڵێک بڕیار و ڕێنمایی تازە بڵاوکراونەتەوە بۆ ئەوەی کەمترین بەرکەوتە لە نێوان قوتابیان و خوێندکاراندا دروست بێت. سەرۆکی زانکۆی سڵاحەدینیش دەڵێت سیستەمی خوێندنی ئەمساڵ سیستەمی ئاوێتە دەبێت کە بەشێک لە قوتابیان بۆ تاقیکردنەوەکان و بەشێکی تریش بۆ کاری پێویست دێن بۆ زانکۆ گەرنا پێویست ناکات قوتابیان بێن بۆ نێو حەڕەمی زانکۆ. یەک لەو ڕێگایانەی کە سیستەمەکەی جێبەجێ بکرێ ئەویش سیستەمی ئاوێتەی پێدەێن. سیستەمی ئاوێتە بریتە لە دوو جۆرە خوێندن، جۆرێکیان بە ڕێگای ئەلکترۆنی یان بە ڕێگای ئۆنلاین، جۆرێکیان بە گەڕانەوە بۆ ناو هۆڵەکانی خوێندن بۆ تهدیدکردنی ئەو دەسانێک کە لە هۆڵەکانی خوێندن دەخوێندرێ و ئەوانەی کە بە ڕێگای ئۆنلاین یان ئەلکترۆنین دەکرێت ئەوە دەسڕات دەدرێتە بەشی ئەکادمی کە ئەو دەتوانێت خۆی تهدید بکە ئەو دەسانە، بەڵام زیاتر ئەو دەسانەی کە سەرچینە ئەوانە لە ناو هۆڵەکانی خوێندن دەخوێندرێن و ئەوانەی کە سەرچینینە لۆ ئەوەی پێویست نەکاتن بێنە ناو زانکۆ و ناو هۆڵەکان کۆ ببنەوە ئەوە بە ڕێگەی ئۆنلاین یان بە ڕێگای ئەلکترۆنی دەکرێت و هەروە هەموو تاقیکردنەوەکان لە ناو هۆڵەکانی خوێندن دەکرێتن. لە بەرامبەر بڕیاری دەستپێکردنی پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستاندا یەکەتی مامۆسایانی کوردستان هۆشداری دەدەن بە حکوومەت ئەگەر بێت و ماف و شایستە داراییەکان و موچە لە کاتی خۆیدا نەدەن بە مامۆستایان ئەوە لە بری زەنگی دەوام زەنگی بایکۆت لێ دەدەن. حکوومەتی هەرێمی کوردستان بە ئەنجومەنی وەزیرانەوە لەگەر سەرجەم ئەنجومەنی وەزارەتەکان هەتا ئێستا چەندین کۆبنەوەیان کرد بێتن بە ئۆنلاین بەڕێوە چووە، یعنی نەیانتوانیوە 20 کەسێک 25 کەسێک لەنا هۆڵێکدا نەیانتوانیوە ڕاستە خۆ دابنیشن کۆبنەوە بکەن. تزا ئەوەی چۆن دەتوانیت تۆ لەمە دوال بەم گەرمایە سیچل قوتابی لەناو هۆڵێک لەگەر مامۆستایە کۆ بکەوە لەگەر ئەوەی کە ڕێژەی توژمان لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندایە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا هێشتا هەرماوە. حکوومەتی هەرێمی کوردستان پێش هەموو گرفتەکان پێش هەموو پلانەکان دەبێت بیری لێ بکاتەوە، ئەویشیان مەسەلەی زامنکردنی موچەی مامۆستایان بە شێوەیەکی تایبەت و بەگشتیش فەرمانبەران بە هەمان شێوە. ئەگەر موچە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەری نەکاتن و هەر بەم شێوەیە بە 50 ڕۆژ و بە 6 ڕۆژ موچەیەک دابەش بکاتن، من پێم وایە لە زیاتیەوەی کە وەرزی ئەم ساڵی خوێندن بە زەنگی قوتابخانە لێ بداتن، من پێم وایە زەنگی بایکۆت لێ دەدات. سەرەتای بوونی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا و گرفتی قەیرانی دارایی و پێنەدانی موچە لە ئێستادا لە ساڵانی ڕابردووش پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان بەدەست چەندین گرفتی ترەوە دەیناڵاند، وەکو نەبوونی مامۆسای پێویست و نەبوونی بینای تەواو بۆ قوتابیان و چەندین گرفتی تر بە بڕوای پسپۆڕانیش بێت ئەگەر ئەم ساڵ دەرگای خوێندنگاکان بکرێنەوە پرۆسەکە بەدەست چەندین گرفتی ترەوە سەرکەوتوو نابێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.